عليكم مال عالیه کی ریکفتن لگل حکومت حرما کردستانی تکرن بغدای او ریکفتن نایجی بیجی کرن دستور نایجی بیجی کرن لا عالیه کشی دادگاه بناوی دادگاه فدرالی بریار لسر بریاره لدجی حرما کردستانی دادم وان مجارنجی هم دلگل چاودێری سیاسی حەسەن جەباریش سلێمانیە بگرن سلااو بۆ دەکەکەی حەسەن مەڕێز حەسەن جەباری سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش پێتان وانە ئەو بڕیارانەی کە دادگای فیدراڵی عێراق دەریانەکات ئەو پابند نەبوونە بە دەستور و یاسا لەلایەن حکوومەتی عێراقەوە مانایەوە نییە عەقلێتێک لە عێراقا هەیە کە ناتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ دیکۆمنتە یاساییەکان لەگەڵ ڕێکەوتنە سیاسی و یاساییەکان. سپاس کاکۆ مار بۆم دەرفەتە هەڵبەتە وەزعی عێراق بەگشتی و ئەو دۆخە ئاڵۆزەی کە بینی بەداخەوە لە شاری کەرکووک دژی هەموو پرەنسیپێکی مرۆڤایەتی و یاساییە و پێم وایە دادگا بە سیاسی کراوە بە تەواوەتی بە تایبەتی لەو بڕیارانەی کە دەریەکە ئەم بڕیاری ئەخیر بە تایبەتی جێگەی نیگەرانی خەڵکی شاری کەرکووک بوو و بۆ خۆی لە نوکتەیەکی سیاسی گەورەسوو هیچ پەیوەست نەبوو بە ڕێسا و بنەما قانونیەکان خۆتان نزان بەنسبەت شاری کەرکووک دوای 16 ئۆکتۆبەر و ئەو ڕووداوانەی کە ڕوویە وای کرد بەڕاستی کە حکمی عسکەر بێ لە شاری کەرکووک خۆشمانە بینین هەم بەپی مادە یاسا و دەستوریەکان نابووە سوپا ئێستا ناو شاری کەرکووکە هەمومان وێنەکانمان بینی لە کەی 24 و لە شوێنەکانی کە بەجددی ینی ئەمە وێنەیەک بوو هەم زمانی بە عسمان بیرە خاتەوە هەم هەندێک ئەزمموی تاڵمان بیرە خاتەوە لەگەڵ حکمڕانەکانی پێشوو بۆیە دەوری حکوومەتی ئیسا سەرۆک وەزیرانی ئیسا دەورێکا بێ بەجددی بێتە سەرخەدووە ئەو وەزع بە هیچ شێوەیە قبوڵ نەکا و جۆرێک لە متمانە دروست بۆ ئیسا ئەگەر ئاگدار بین ینی ئەو دۆخەی کە ڕۆشت و هاتە پێشەوە بە تایبەتی لە مۆزوعی هەندێ بڕیار بە تایبەتی بڕینی قوتی خەڵک و برسیکردنی خەڵک و دروستکردنی ئاوۆزی لە شاری کەرکووک و شەیدکردنی هاوڵاتیانی کەرکووک کە ئەمانە هەمووی زوڵمێکی گەورە و ناحەقیەکی گەورەیە کە بەرامبەر میلەتەکەمان نەکرێ و بەرامبەر هاوڵاتیان نەکرێ پێم وایە ئەگەر زۆر بە دیقەت بین لەو بابەتە تەماشاکەین ئەمەی حکوومەتی عێراقیەی کە برسیکردنی هاوڵاتیانی کەرکووک و سلێمانی و هەولێر و دوهۆک و ئەمانەیە لەبەرەوە بڕواناکەم ینی تەفسیرەکەوا بێ بەرامبەر حزبێکی سیاسی دیاری کراوە بەعکسەوە دەستبردنە بۆ قوتی خەڵک برسیەکرێ و ئەم بە بەرنامە کرێ و بەرنامەکان ڕوون و دیارن ئەگەر تەماشا بکەی ینی بۆ لە بەسڕە لە شوێنی کە لە بەغا موچە ئەدرێ مانگی حەوت دراوە مانگی هەشت دراوە و مانگی نۆ درێ بۆ نادرێت بە موچەخۆرانی سلێمانی یعنی پرسیارە گەورەکە لێرەیە لێرەوە ئەم حکوومەتاکەوێتە ژێر پرسیار و ژێر ئەوەی کە وردە هاوڵاتیان بەم حکوومەتە و بە ئەو ڕێکەوتنامانەی کە کراوە پێشتر کە ڕێکەوتنامەی سیاسی بوون لە هاوپەیمانی ئیداری دەوڵە وردە ئەمانە نایەتە وجود نایبینی لە ئەرزی واقعا بەڵێ کەک حەسەن بریاری دادگەهی فێدەرالی یعنی بریاری یاساییە بریاری دەستورینە یان بریارین سیاسینە تو چاوا دەنرخینە ببوورە پرسیارەکە باش گوێم لێ نەبوو لێرە سەوتەکە تاوا نەبوو پرسیارەکە باش نهاتە لام بەڵێ پرسیارەکە ئەوە کەک حەسەن یعنی بریارێن و دادگەهی فێدەرالی دیگرە بریارێن یاسایینە یان بریارێن سیاسینە وڵا بەتاکی دەو بڕیارە ینی هیچ پەیوەست نییە بە یاسا و ڕێساکان ئەوەی خەڵک هەستی پێکەوە هاوڵاتیان هەستی پێکەن ئەمە بڕیارێکە سرف سیاسیە و لایەنگریتیە و تەڕەفداریتیە بۆ لایەنکی دیاریکرا و غومنێکی گەورە لە میلەتی ئێماکرێ لە نەتەوەی ئێماکرێ لە خەڵکی خۆمانەکرێ لە بەتایبەتی لە شاری کەرکووک و دەرفەتی شانی کاوە باسکەم ئەم بڕیارەکە هەموو لایەکمان نەزانین و خەڵکی یان تەنیا خەڵکی کوردیە تورکمانەکانی شەستی پێەکەن و خەڵکی سونە شەستی پێەکە و ئەم حکوومەتە وردە هەنگاو ئەنێ بە ئاقاری و بە ئاراستەیە کە حکمڕانەکانی پێشتوو
هەوڵیان ناوە لەگەڵیا ینی بۆ ئاراستەیە ڕۆشتۆ بەداخۆ ئێستا سونەش گلەی هەیە بەشێک لە شیعەش گلەی هەیە ئەوە پێم وایە ئەم جۆرە لە خیتابە و ئەم جۆرە لە مامەڵەکردنی نایاساییە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان ئەکرێ ئێمە چەند ئاراستەیەک کاری لەسەر بکەین بە بڕای من یانی نابێت دەستەوەستان بوەستین نابێت چاڕی ئەوەشکەین خەڵکێک بەم ئاراستێ و بەم عەقڵێتە کار بکە ئێمە لە جێ خۆیان وەسی من لەم مینبەرەی ئێوە یانی داواکەم چۆن خەڵکی دووهۆک ڕێپێوانێکی گەورە و شکۆداریان کرد هەروەها خەڵکی سلێمانی بە هەموو حزب و لایەنە سیاسیەکان وەتکا و ڕجام وایە بە تایبەتی لە یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بۆم قۆناغا کە گرنگە تەبابن و پێکەوە بوون و بانگەوازەکەشم بەڕاستی بۆ کوڕانی مام جەلالە ئەبێ بێن ئەوان لەسەر ڕێڕەوی و ڕێبازی مام جەلال بڕۆن کە بە تایبەتی بەڵێنی یابوو بە جەنابی سەرۆک مەسعود بەرزانی کە جارێککە دووبەرەشی نەبێ جارێککە هەندێک ڕووداو و لێکفرازان نەبێ و پێکەوە بوون بە یەک دەست هەمومان نەزانین کە پارتی وەکێتی پێکەوە بوون دەستکەوتی گەورە و مەزن هەبوو بۆ خەڵکی خۆمان بۆیە ئەکرێت لەم لەحزانە لەم چرکە ساتە مێژوویە هەمومان پێکەوە حزبە سیاسیەکان کامە بانگەوازی ئەنجومەنی وەزیران جەنابی کاک مەسعود بەرزانی بوو کە هەمومان لە سایی بتوانین حزبە سیاسیەکان گفتوگۆ بکەین لەسەر خاڵە نیشتیمانیەکان لەسەر خاڵە نەتەوەیەکان کۆک بین و ڕۆڵێک ببینین بەڕاستی ڕۆڵێک ببینین بە حکومەت بە خەڵک بە حزبی سیاسی بە هاوڵاتیانەوە ڕۆڵێک ببینین کە نێڵین ئەم زوڵمە لە شاری کەرکووک بکرێ بە دەرەجەی یەکەم بە دەرەجەی دوو بەڕاستی دەست نەبرێ بۆ قوتی خەڵک وەسێ هەرچی وەرەقە و کارتمان هەیە کە ئێمە بە ڕێگەی خەباتی سیاسی و مەدەنیە توانین کاری لەسەر بکەین کاری لەسەر بکەین و فەرامۆشی نەکەین بەڵام خاڵی گەورە و گرنگ ئەوەی کە هەیە ئەوەیە کە حزبە سیاسیەکان بتوان پێکەوە بن مناقەشە بکەن و وەرەقەیەکی مشتەرێکیانە بێ چکە بڕاو کە هاوڵاتیانی کوردستان لە سلێمانی دڵنیام لە هەولێر لە دووهۆک لە زاخۆ هەمویان یەکبوونیانەوە یەک ڕیزیانەوێ ئەزان بە یەکبوون و بە یەک ڕیزی ئێمە ئەتوانین مافەکانی خۆمان دەستە بەرکەین بڕوا بکەن من جاریشکە دووبارەیەکمە ئەگەر چاوەڕێ بکەین چاوەڕێی عێراق بکەین چاوەڕێی ئەم سوپایە بکەین کە لە کەرکووکە خێرمان پێ بکەن چارەسەری وەزعەکەمان بکات وەزعەکە ئاوەسترە بێ و ئێمە ئەبێ فشاری مەدەنی بکەین ئەبێ بینە سەرجادە ئەبێ ڕێپێوان بکەین ئەبێ دژی ئەمانە هەڵسین بڕوا بکەن ئەگەر وانەکەین ئەمەی کە هەیە لە هەرێمی کوردستان ئەم دەستکەوتە گەورەی کە هەمانە لە هەرێمی کوردستان ئەمەی کە پێکەوە ژیان و ئاشتی و برایەتی هەیە لە بینمانە ئەوانە ئەبینە بەدیلی ئێمە یان بەجددی وەکۆی باسکە لە ڕاپۆرتەکان دەسڵاتێک دروست بووە لە دەرەوەی دەسڵاتی حکوومەت یان دەسڵاتێکە دەرەوەی دەسڵاتی حکوومەت ئەوێ هەژمونی خۆی بە زۆر بسەپێنێ بەڵێ بەڕێز حەسەن پێتان وایە بڕیارەکانی دادگای فیدراڵی بۆ نە خێرا بەرامبەر هەرێمی کوردستان دەرەچن ئەو بڕیارە دشەکانی بەرامبەر هەرێمی کوردستان یان یەکێ سکاڵایە تۆمارکەن ئامادەن لە ڕۆژێکە کۆ ببنەوە بڕیارەکەش یەکلا بکەنەوە دژی هەرێمی کوردستان پیان ئەوان دەیانەوێت بەم بڕیارانە هەرێمی کوردستان لە قاڵب بدەن و بچووکی کەنەوە ئەو هێزەی ئێستای نەهێڵن ئەو پێشکەوتنەی ئێستای نەهێڵن کا کۆمارجان ئەگەر تەماشاکەی یان لە دوای 2023ەوە کاتێککە حکوومەتی بەعز ڕووخا و کە ڕژێم ڕووخا ینی بەڕاستی هەرێمی کوردستان بە تایبەتی هەردوو حزبی سەرکی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان و جەنابی سەرۆک بەرزانی دەورێکی کاریگەریان بینی کە عێراق کەنە خاوەن دەستورێک کە ئەگەر سەیریکەی ئەگەر تەماشای ڕاپرسیەکانی ئەو سەردەمە بکەی هەندێ پارێزگا هەیە لە عێراقا لە سا سێ دەنجیاو بە دەستورە ئێمە لە پارێزگاکانی خۆمان توانیمان هاوکار بین بۆی دەستورێکە بێ ئیستا ئەو دەستورێمە هەمومان بە شانازیەوە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرایە یان بڕاوکە نەکێشە نەگرفت یان کەمترین کێشە بوو کەمترین گرفتە بوو لەبەرەوە ئەوان بەڕاستی نان بە دەقە دەستوریەکان بە دەقە یاسایەکان کار بکەن ئەچن لە دەرەوە ئێمە کارەکەن چوەزانن هەم هەرێمی کوردستان پێگەیەکی بەهێزیە لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی علاقاتی نێودەوڵەتی بڕواکە سەلمانویەتی ینی بۆ دەوروبەر بۆ ئێران بۆ سووریا بۆ تورکیا کە ئێمە هەمیشە عاملێکین بۆ تەبایی و بۆ برایەتی ئەمە خاڵێک بوو خاڵی دووهەم
وەکو جەناب ئاماژەوپیا ئەو پێشکەوتنی کە هەیە لە هەرێمی کوردستان لە ڕووی بیناسازی لە ڕووی ڕێگەوبان لە ڕووی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان لە ڕووی ئەوەی یەزیدیەک تورکمانێک ئاشووریەک کاکەیەک کە فەرق و جیاوازینی ئەمانە بووەتە مەزدەری قووەت مەزدەری هێز بۆ هەرێمی کوردستان ئەوەی خەلەلە ئەوەی گرفتە من زۆر بە ڕاشکایی باسیەکەم تەنیا کێشەی یەک ڕێزی ماڵی کوردمانەیە ئەحزابە سیاسەکانی کورد پێکەوە بن ئەینا بڕواکە دوو بە دوو خەڵک بدوێنە قسان لەگەڵکە لەگەڵ حزابی سیاسی قسەکە ئەزانی هەموو لایەنەکان نەزانن ئەوانەی شارەزای دەستور نەزانن کە ئەم قەرارانە قەراری سیاسین بڕیای سیاسین و بە فشار دروستەکرێ و وەکو باسم کردیانیسا ئەم حکومەت و حکومەتەکانی پێشوش وردە وردە کە هەنگاوێکە نێن هەنگاوێکی باش بێ دەسڵاتێک هەیە لە دەرەوەی ئەمان هەژمونی هەیە بەسەر عێراقا یان وای کردووە لە یەکترازان دروست بێ لەو خاڵەیە ئەگەر بڵێن بۆ نمونە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کە پارتیشی تایە کە پارتی هاتە ناو ئەو هەوپەیمانیە و وەرەقەیەکی مۆرکە بەمبەستی چی هات بەمبەستی ئەوە هات کە بتوان هەم دەستور کە غەدرێکی زۆریشمان لێکرا لە دەستورە و ئیستاش لە جێبەجێکردنەکە غەدرێکی زۆرەکرێ نایوەکو باسم کرد عێراقێک بەو پارە زۆری کە هەیە بەو ئیمکاناتە زۆری هەیە ئیسا عێراق مشکلی پارەی نییە بڕاکەن مشکلەکان هەمومان زانی مشکلی سیاسیە ئیسا ساڵینەوت باشە ئستا هەندێک پەیوەندی ئابووری بازرگانی باشە یانی کە وڵاتێک پارەی هەبوو سەرمای هەبوو ئیمکانیاتی هەبوو کەواتە بۆ کێشە بۆ خۆی دوورەکسەکە بۆ قەیران بۆ خۆی دروستەکە بۆ قەیران لە دوای قەیران ئەی خۆڵقێنە بۆ ئەم میلەتە بۆ نایڵی خەڵک ئاسوودە بێ یان بەڕاستی ینی هەمومان ینی دڵمان لای کەرکووکە کە تۆ چوار کوڕی گەنج یان شەهید دەکرێت لەسەر چی لەسەرەوەی پێت ئەڵێ کاکە دیفاع لە حکومەتە کاکە ئەڵێ کاکە نابێم ڕێگەی بگیرێ نابێ قوتی خەڵک بگیرێ نابێ وا بکرێ تۆ هیچ قسەیەکرد نەبێ لە بینی کۆمەڵی خەڵک 5 ڕۆژە خێمە هەڵێن خەڵکێک مزاهرەیەکی سلمی مەدەنی پەنای بردێتەوە بەر خەباتی سیاسی بەس تەنیا لە پێناوی ئاڵایکی بەدەستەوە ئەم ئاڵایی کە بەدەستەوەیە بەپێی یاسا بەپێی دەستور بەپێی هەموو مافەکان مافی خۆیەتی کە ئاڵای کوردستانە لێرە ئێمە هەستەکەین تەڕەفێک کە بە تایبەتی حەشدی شعبی و ئەوانەی کە بە قسەی ئەوانە جوڵێنەوە وەسپا کە نابێت لە ناو حەدەس ڕووداوەکان بێ بە پۆلیسی تیابێ غوبنێکی گەورە ئەلێرەوە ئەگەیتە قەناعەت لە مەشهدەوەگەیتە قەناعەت کە بەڕاستی دەستور و یاسا لە عێراقا پێشێ دەکرێ و مافی خەڵکی ئێمە نادرێ و شەڕی ئەوەیە چۆن شەڕی ئابووریمان لەگەڵکەن چۆن خەڵک برسی بێ چۆن خەڵک وا لێ بکەن هاوڵاتی کوردستان بکەنە هاوڵاتی دەرەجە دوو خۆ بە چیەکرێ بە هاوڵاتی خۆ من کەمتر نییە لە کاکە لە ئیبادی جەماعی و لە کیمیایی و لەوەی کە گوندەکانی وێران کرد ئەمی شەر پرۆسەیەکە لەو پرۆسانیان ئەگەر بە جوانی دیقەتی بین ئەگە هاوڵاتیەک تۆ فەرمانبەرێک موچەکەی نەیەتی حوتی مانگی حوتی نایەتی مانگی هەشت نایەتی و بەرە بانگی نۆڕە ئەی چۆن بە فەرمانبەری خۆتی ێزانی ئەی چۆن بە فەرمانبەرێکی عێراقی ێزانی ئەی بۆ جیاوازیەکەی لە بینی بەغا و مووسڵ و دیالە و ئەوانەیە لەگەڵ هەموو ئەم جیاوازیێشە بڕۆ تەماشاکە لە هەندێ شوێن هەیە من پێتەڵێن بە وردی پێتەڵێن بە پلانی ینی بەپی ئەو بەرنامی لە پلانی دارای عێراق خۆیان باسییان کردووە هەندێ شوێن هەیە لە موسەنە لە سای 77 خەڵکەکەی هەژارە ئیستاش ڕێگەی باشان نییە ئیستاش لە هەندێ شوێن ینی ئاوی پاشیان نییە بخۆن ئەمە عێراقە کاکە ئەمە عێراقە بەم شێوەیە بەداخی شەواڵێم هەندێک کەس و هەندێ پێشتر کە باسییان ئەوت ئەگەر نەوت ڕادەستکەینەوە ئەگەر نەوت ڕادستی عێراق بکەین و ئەگەر حکومەتی هەرێم نەرمی بنوێنێ ئەوە ئێمە لە دنیایکی کە ئاژین وەزعمان زۆر باشە بێ ئێمە لەوە ناپرسین کاکە خۆ تۆ ئەبێ ڕاستیەکان بڵێ ئایا وەزعی هەرێم باش بوو یان خراپتر بوو ئەو بۆمان دەرکە و 3 مانگ دەفەرم و با هەمومان یەکدەست بینە سەر جادە ڕێپێوان بەڕێز حەسەنکە ئێستا بۆ بێدەنگن لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان بە وەڵایی بێدەنگیەکە من ڕاستەوخۆ لێرەوە باسیەکەم ینی بەشێکی لەگەڵ ڕێز و احتراممە لە بینی دوو قەسە لە کافامیە و یەک بەشێکیان لەوانەی بێئەزمونن یانی وایان تەماشای شتەکان کرد بەشیشیان بەڕاستی بەداخەواڵێم کە بەڕاستی حەزیان لە شکستە حەزیان لەوە نییە کەسایەتی و هەیبەتی
هاوڵاتی کورد دەبێ و بتوان سەربەرز بن بە شکۆیی بژین ئەجنا تۆ ماقول نییە ئیستا نەتوانی بەراورد بکەی قسەی ڕاست و دروست نەکەی هەندێکەیە ئینسان بە ویژدان بێ هەندێکەیە گەیشتۆتە قەناعەت و ڕاستیەکان ئەڵێ ڕاستە بودجە لە عێراق پەسەندکرا بەس لە شوێنی کەوە جێبەجێەکرێ ئەمانە هەندێ دیاردە هەیە کە هەندێک حاڵەتی شەیە کە باسەکە بەڵام وەکو باسم کردوبارەیەکەمەوە لەم بنبەرەی ئێوە ئەبێ ئێمە ڕای گشتی بجوڵێنین ئەبێ ئێمە بێدەنگ نەبین ئەبێ حکومەت بە دەوری خۆی هەڵسێ حزبە سیاسەکان بە دەوری خۆیان هەڵسن و هاوڵاتیانیش دەست بکەن بە ئەوەی ڕێپێوان بکەن دژی ئەم ڕەفتارانەی کە حکومەتی عێراق بەرامبەر خاک و نیشتیمان و قوتی خەڵکێکە وابێ بە هیچ شێوەیە قوبوڵی نەکەن کەم بەم شێوەیە معاملە لەگەڵ ئێمەکە بڕوا بکەن ئەگەر خۆمان نەجوڵن هیچ هێزێک نییە دیفاعمان لێ بکات چکە لە مێژووشا لە ڕابردووە ئەوە سەلماوە خەڵکە بێ خۆی بجوڵێتەوە هاوڵاتیە بێ خۆی بجوڵێتەوە دەنا بە ئاسانی مافەکانمان دەست ناکەوێت. بەڵێ بەڕێز حەسەن جەباری چاودێری سیاسی لە ستۆدیۆکانمان لە سلێمانێ لەگەڵماندا بوو. سپاس بۆ شرۆڤەکانتان. سپاس کاکە.